ئەمڕۆ لەسەر گڵکۆی شەهیدی فەرماندا شەهید ڤیان 16 ساڵ تێپەڕ ئەبێت بەسەر چالاکی گیانبازیە. شەهید ڤیان خۆی کردە قوربانی بۆ خاک و نەتەوە و سەرۆک و سەرکردە و دۆسیەی ژن. شەهید ڤیان هەر لە مناڵیوە لە بنەماڵی باوکی خۆیان بینی کە چەند زوڵم لە ژن ئەکرێ و لە خاک و نەتەوەکەی ئەکرێت. هەر لە سەرەتای ژیانیەوە لە ئیبتیداییەوە لە سەرەتاییەوە قۆناغەکانی خوێندنی بە پلەی بەرز بەدیهێناوە و دواناوەندیشی بە پلەیەکی بەرز جێبەجێ کردووە و دەرچووە. ئەبینین شەهید ڤیان لە تەمەنی 15 ساڵیان سەیرەکات کە خاکەکەی نەتەوەکەی لەلایەن دەسەڵاتی داگیرکەرەوە و لەلایەن خۆفرۆشانەوە موامەرەی لەسەرە. ڤیان هەر لە منداڵیەوە هەستی بە زوڵم و ستەم و سیستەمی کۆمەڵایەتی و سیاسی لە باشووری کوردستان هەبووە، پەسەندی نەکردووە. هەر بۆیە هەمیشە ڕوبەڕووی ئەو عەقڵێتە کۆنەپەرست و خێڵگەرایی کە ژن تێیدا لە ئاستی نەبووندایە بێڕۆڵ و بێماف بوو ئەم تێگەیشتنە قوڵە زیهنەی کە کچێکی کورد لەو بارودۆخە ناهەموارەی کە هەموو لە باشووری کوردستاندا چۆن ئافرا. بێگومان ئەم ژنە بەهۆی ئەوەی فکرێکی نوێ سیاسەتێکی نوێ دەناسێت. لێرەوە هەنگاو بە هەنگاو قوڵ دەبێتەوە لە هەموو پرسەکانی کۆمەلگا. ڕۆژانە ڕۆژ بە ڕۆژ ئاستی تێگەشتنی زێنی و فکری خۆی پێش دەخات، بە تایبەتی کە دەبینێ ژن لە ناو خێزانەکانی تردا لە ناو حیزبەکانی تردا بێ پێگە و نوێنەرایەتی ڕاستەقینە و مافەکانی ژن نییە، جیاوازیەکی زۆر دەبینێت لە نێوان ئەو فکرنوێیە کە پێی گەشتووە و تێگەیشتووە. بە شێوەیەکی جددی و ڕاستگۆیانە خاوەن دەرکەوتووە لەو فکرە نوێی چونکە خواستەکانی خۆی و ژنانی کورد و سەرجەم کۆمەلگای تیا بینیوە ئەوەیە ئێمە ئەمڕۆ وەکو هاواڵان و هاوڕێیانی هەواڵ شەهید ڤیان وەکو ڕەژاک و ئەو هەواڵانەی ویسمان لە گۆڕستانی سەیوان یادی هەواڵ ڤیان بکەینەوە. بەڵام هەچی ئاسایش هەیە هاتوۆتە ئێرە پەیوەندی ئەەکەین بە هەر ئاسایشی هەر گەڕێکیەکەوە ناهێڵن مەراسیمەکە بکەین نەیانهێشت ئەو چادرە دابنێن و لەوێ دوکۆمنتاری پێشکەش بکەین. یعنی ئەمڕۆ ویسمان چالاکیەکی باش بکەین، یعنی دوکۆمنتاری هەبێ کتێبەکەی هەواڵ ڤیان بڵاو بێتەوە وتار بخوێنجێتەوە، مەسەلا شعر بخوێنجێتەوە، ئیتر بە گشتی مەراسیمێکی باشمان ئامادە کرد بوو، بەڵام بەداخەوە نەیانهێشت مەراسیمەکەمان بەو شێوازە ئەنجام بدەین. هەرچەند هەوڵماندا بە هەموو ئاسایشەکان ئاسایشی سلێمانی و هی گەڕەکەکان چکە ئەمان ئەڵێ ئایدی ئێمەیەکە سەرشەقامین، ئێوە لە ڕزگاری ئیزنتان وەرگرتووە، بەڵام بێت لە ئێمەی وەرگرن یا لەسەر و ئێمەی وەرگرن، بەڵام پەیوەندیمان بە هەمویانەوە کرد بە هەموو بەرپرسیاراتەکانیانەوە ئەوانیش نەیانهێشت. بێگومانە هەواڵ ڤیان بۆ ئەوەی کە ئەو پەرتبوون و پارچە بوون و لێکترازانەی گەلی کورد نەهێڵێت تێکۆشانی کرد و گیانی خۆی خستە بەر ئاگر لەبەرەوەی ئەو ناداتپەروەریە ئەو ستەمانە لە کۆمەلگا و لە باشووری کوردستان کە بەڕێوە ئەچێ نەمێنێ چالاکی کرد و پەیامی دا و تێکۆشانی کرد، بەڵام بەداخەوە ئەمان لەسەر هەمان ئەقڵەتی خۆیانن و دڵی دژمنان خۆشەکەن. لە 16مین ساڵوەڵگەڕی شەهید ڤیاندا سەری ڕێزنەوەی دەکەین لە ئاستی گەورەی ئەو تێکۆشان و بەرخۆدانی کە شەهید ڤیان و هەموو ئەو شەهیدانەی کە کردیان لە پێناوی ئازادی گەلەکە و کۆمەلگا و ژنان بە تایبەتی کردیان. دیارە شەهید ڤیان لە تەمەنێکی مناڵیدا هەستی بەو زوڵم و زۆر و ستەم و سیستەمەی کۆمەلگا و کۆنەپارێزی و میلیگەراییە کردبوو کە وڵاتەکەی و بە تایبەتی باشووری کوردستانی تێدا بوو بۆی
قوبڵ نەدەکرا بۆیە هەرزوو هەستی بەوە کرد شەیدڤیان ئەتوانم بڵێم وەکو شەیدێکی پێشەنگی باشووری کوردستان هەیە دیارە ڤیان کە بەو چالاکیەی کە چالاکیەکەی وەڵامدارەوەیەک بوو بۆ ئەوەی کە ئەو پیلانگەڕێنە و دەوڵەتی کە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان کە پێی خستبووە هەشتمین ساڵێدەوە پێی قوبوڵ ناکرا لەوە زیاتر بۆ ئەو بەستەڵەکە بوو کە شکاندنی ئەو بەستەڵەکە بوو کە داگیرکەران و ناحەزان لەسەر ئێمە کردبیان ویستی بیشکێن و بیتوێنێتەوە دیارە شەیدڤیان وتەیەکی زۆر گرنگی هەیە ئەڵەی تر گرنگی واتای وتە گرنگی نەماوە نۆرەی چالاکیە بۆیە ئەو چالاکیە گیانبازی دەکات ڕێگریەکان تازە نیە بە درێژایی مێژوو ئەو ڕێگری هەر هەیە لە ئەو کوردانی کە ئەمڕۆ لە تێکۆشان و بەرخودانان و ئەم ڕۆژیەکی ترە لەو ڕێگری کە هاتینە سەر مەزاری شەیدڤیان ویسمان تاجە گوڵینە دانیێن لێدوانێ بدەین هەمووتان بە چای خۆتانە بینین کە چواردەوری مەزارگەکەی گیراوە گوارە مۆڵەتمان وەرنەگرتووە لە هیچ شوێنێکی دنیای نییە مۆڵەت بۆ سەرقەبران وەربگیرێ و بۆ سەر پرسەی مردوان وەربگیرێ بەڵام لە هەرێمی کوردستاندا چونکە ئەڵقەلەگوێی داگیرکەرانن چونکە داگیرکەران پێیان دەڵێ و ئەوان تەنیا ئەجندا و جێبەجێکاری ئەو بڕیارن بۆیە ئەمڕۆ نایەڵن و ئەستەنگی هەیە ئێمەش دەمانوێت ئەو ئەستەنگیە بشکێنین و قسەی خۆمان هەبێ و لێدوان بدەین. ئەتوانین بڵین شەهیدڤیان خاوەن لە ناوی خۆی دەرکەوتەوە کە ژنێکمانێ بە ناوی لیلا قاسم کە ئەویش پێشتر پێشەنگایەتی کردو خەباتی کردو بە دۆزی کورد شەهیدڤیان کە ناوی لەیلاوالی بووە کە دەستی کردو بە خەبات لە تەمەنێکی گەنجا بووە کە فکری و بیری ڕەبەر ئاپۆی ناسیوە و هەروەها توانی وێتی ببێ بە پێشەنگێک ببێ بە نمونەیەک بۆ ژنانی گەنجی باشووری کوردستان لەبەرەوەی ئەزانین کەوا ژن لێرە زۆر چەساوە بوو زۆر بێماف بوو بەڵام ژنانێک توانیان بچنەوە ئەو کار و خەباتەوە خودی خۆیان بناسێن ببن بە خاوەنی خۆیان و هەروە لە کار و خەباتە بەردەوام بن کە ئێستا شەهیدی ژوە ئێمە ساڵانە یادی ئەو ئەکەینەوە کوژنێکی پێشەنگ لە کەسایەتی ئەوە یاخود لە مەراسیمە کاتی یادی ئەوە کرێتەوە ئەتوانین بڵین دووبارە وەکو ڕوتینێک وەکو وزێ و پێشەنگێک بۆ ئێمەی ژنانی گەنج یێتە بەرچاو لەبەر ئەوە ئەتوانین بڵێ شەهیدڤیان نمونەیەک بۆ لەو ژنانەی باشوور کە توانیوێتی خاوەندارێتی لە خودی خۆی بکاوەکو ژنێک هەروە توانیوێتی خەبات و تێکۆشان بکە بە تەواوی ژنانی باشووری کوردستان. ئەگەر باسی ڕێگریانە بکەین کە لێرە کراوە بەداخەوە کە ساڵانە لە ڕۆژی شەهیدبوونیە لێرە مەراسیم ئەنجامەدرێین لەسەر گۆڕستان بۆ ئەوەی یادی ئەو ژنە قارەمانە بکەینەوە کە بە گیانی خۆی بەجەستەی خۆی فیدای کردووە بەڵام بەداخۆ ئەمڕۆ لێرەدا هێزێکی زۆر کۆبوونێتەوە کە ڕێگریان لە مەراسیمە کردووە کە ئێمە ئەنجامی بدەین لێرە لە کاتێک ئازانی لە هیچ شوێنێکی دنیاە ئەم جۆرە بابەتانە بوونی نییە کە ڕێگری لە مەراسیم بکرێ بەڵام لێرە هەر کار و خەباتێک بکرێ کە بۆ ژنان بە یاخود لەلایەن بیرروفکرێکی ئازادەوە کە فەلسەفە و بیرروفکری ڕەبەر ئاپۆ بەڕێوە با ڕێگری لێ ئەکرێ ئەبنە هۆکاری ئەوەی کە ڕێگری لەو چالاکیە بکرێت کە ئێمە نەتوانین چالاکەکانمان بە شازێکی گونجاو ئەنجام بین تاوەکو نەگاتە جێ خۆی پێیان وایە ئێمە بۆ ڕێگریکردانە سار دەبینەوە بەڵام بە پێچانەوە ئەمەوامان لێکا بەردەوام بین لە کارەکانمان بە پێچانەوە هەنگاوی هەوڵ بین هەنگاوی زیاتر بەرەو پێش بچین نەک لە شوێنی خۆمانە بۆستین و ڕێگریەکانمان وامان لێ بکە کە ئەسار بینەوە لەو کارە.